براو خوشکی سەنگینم، بڕوادار لەگەڵ ئەوەدا کە دەبێ بڕوایەکی دامەزراوی بەوە هەبێ کە هیچ موسیبەتێکی توش نابێ و تاقی ناکرێتەوە بە هیچ قەدەرێک مەگەر خودای باڵادەست بڕیاری لەسەردا بێ بۆی. بەڵام بۆ دەربڕینی بەندایەتی و بێدەسەڵاتی و ناتەوانی خۆی لە بەردەم پەروەردگاریدا و بۆ ئەوەی کە هەمیشە پاڵپشت و تەوەکولی بە خودای خۆی هەبێ و لە یاد و زیکری غافڵ نەبێ، ئەوە خوای پەروەردگار بەهۆی پەیامبەری ئازیزمانەوە درودی خۆی لەسەر بێ فێرمان دەکات کە چۆن بپاڕینەوە بۆ خۆپاراستن و سەلامەتیمان لە نەخۆشی و هەر دەرد و بەڵا و تاقیکردنەوەیەک. وەک لەم فەرمایشە پیرۆزانەی پەیامبەرمان درودی خۆی لەسەر بێ ئەم نزایانە فێر دەبین. عن أنس رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم كان يقول: اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. رواه أحمد وأبو داود والنسائي. واتا أنس خوالي رازي بي دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێ فەرموویەتی: خوایە پەنات پێدەگرم لە بەڵەکی و لە شێتبوون و لە گولی و لە نەخۆشیە خراپ و پیسەکان. هەروەها لە فەرمودەیەکی تردا پێشەوا عوسمان خوالی رازی بێ دەفەرمێ: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم 3 مرات لم تصبه فجأة بلاء حتى يصبح، ومن قالها حين يصبح 3 مرات لم تصبه فجأة بلاء حتى يمسي. رواه أبو داود والترمذي. واتبیستم کە پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێ دەیفەرموو: هەر کەسێک بڵێت بە ناوی ئەو خوایەی کە لەگەڵ ناوی ئەودا هیچ شتێک لە ئاسمانەکان و لە زەویدا زیان ناگەێنێت و ئەو بیسەر و زانایە، 3 جار ئەم نزایە بڵێتەوە، ئەوە بەڵای ناگەهان و لە ناکاوی بەسەر نایەت تا بەیانی دەکاتەوە. و هەر کەس کاتێ بەیانی دەکاتەوە 3 جار ئەم نزایە بڵێتەوە، ئەوە تا ئێوارە دەکاتەوە تووشی هیچ بەڵایەکی لە ناکاو نابێت. هەر لە ڕوانگەی ئەم فەرمودە پیرۆزەوە زانای پایەبەرز شێخ بن باز دەفەرمێ: لەو هۆیانەی کە ئاسایش و بێوەیی و دڵنیایی و سەلامەتی لە هەموو شەڕ و بەڵایەکی پێبەدەست دێت ئەوەیە کە مرۆڤ پەنا بەو شە تەواوەکانی خوا بگرێت لە شەڕ و خراپەی هەر شتێک کە خوا بەدیهێناوە لە بەیانیان و لە ئێواراندا 3 جار. هەروەها لە فەرمودەیەکی تردا أبو هريرة بومان دەگێڕێتەوە و دەفەرمێ: جاء رجل إلى النبي صلى الله عليه وسلم فقال: يا رسول الله، ما لقيت من أقرب لدغتني البارحة. قال: أما لو قلت حين أمسيت أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق لم تضرك. رواه مسلم. واتەپیاوێک هاتە خزمەت پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێ و وتی: ئەی پێغەمبەری خوا، دوێنێ شەو 2 پشکە پێوەی دام. ئەویش فەرمووی: ئەگەر لە کاتی ئێوارەکردنەوەدا بدوتایە پەنادەگرم بەو شە تەواوەکانی خوا لە شەڕ و خراپەی هەر شتێک کە بەدیهێناوە ئەوە زیانی پێ نەدەگەیاندی. هەروەها عەبدوڵڵای کوڕی پێشەوا عومەر خوا لە خۆی و باوکی رازی بێ دەفەرمێ: كان من دعاء رسول الله صلى الله عليه وسلم: اللهم إني أعوذ بك من زوال نعمتك وتحول عافيتك وفجاءة نقمتك وجميع سخطك. واتە لە نزاکانی پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێ ئەوە بوو کە دەیفەرموو: خوایە پەنات پێدەگرم لە ڕەوینەوە و نەمانی بەخششت و لە گۆڕینی بێوەیی لە ئازار و نەخۆشی و لە ناگەهانی بەڵا و سزات و لە هەموو تووڕەبوون و ناڕازیبوونێکت.